قدیمان ئەو زادەیە کە دبێ دەرێن زادەی باتە ئەوە نەبوو خانێکی گەورە هەبوو هەموو ئەوەی گرتبوو هەر عەشیرەتە کرمانزەتی لە دەشتێ دەهاتن لێرە دەنووسن حەیوانیشە ناو ئەو خانەیان دادن خانەکە پێیان دەو خانی سپی دوای کە ئەو زادەی باتە لێدرا ئەو خانەی کردە دوو پارچە ئەو لەوێرە عالەم هاتە ناو بازار تەنیش بازاری لێرە حەمامەکی گەورە هەبوو ئەو حەمامی بە حاجی قادریان پێدەگوت عالەم لەوێن دەرێ خۆی دەشووش و پشت ئەو خانێت مەیدانی دەغڵ بوو گەن و زۆیان لێ دادەنا بەڕبە و بەوە دەیان فرۆشتو قەدیمەنیش ئەو مەنتیقانە پێدەچی هەمووی قەبرستان بووە حتا ئاساری قەبرستانەوە لێرە قەبرەک مایتەوە ئەو یەک ئاساری ئەو قەبرەیە وەختی ئیحتیلالی ئینگلیزی کە کرا ئیحتیلالی کرد ئەو مەنتیقەیە حتا نێزیک دەرچی قەنسەری ئەوە لەدەستەوان بوو لە پێش دەرکەی قەنسەری خانەکە بوو خانەکی کچکە ئەوە مەخفەری ئینگلیزان بوو ئینگلیز لەوێ مەخفەریان دانابوو ئەو جە لە دوایی ئەو قەنسەریە کە کراوە قەنسەریکە بە ماڵی ئەو ئاغاکانی هەولێرێ لەسەر شێوەی قەنسەری حەلەبی کراوە ئەو کراوە ئێرە ئەو مەنتیقەیە هەر چۆل ماوە ئەمە حتا منداڵ بووین لەو مەنتیقانە تۆپانێ و کەلانێ ئەو شتانەمان دەکرد لەو مەنتیقانە